ئەمڕۆ دادگای فیدرالی لە کۆبوونەوەی دووەم لەسەر ئەو سکاڵایە کە چوار فراکسیۆنە کوردستانیەکان پێشکەشیان کرد بوو تانیان لە دەستوری بوونی یاسای بودجێ گشتی عێراق بۆ ساڵی 2017دا بوو بەداخەوە ئەمڕۆ دادگای فیدرالی داواکەی ڕەت کردەوە بە بیانووی ئەوەی کە ئەم بابەتە لە پسپۆری دادگای ئیتیحادی نییە بەڵکو لە پسپۆری دادگای کارژێڕیە کە باس لە بابەتە داراییەکان و کارژێڕیەکان دەکاتن. ئێمە پێمان وایە دادگای ئیتیحادی خۆی لەم بابەتە دزیوەتەوە ئەگەر ناتانە ئێمەتانێکی دەستوری بوو ئێمە گوتوبمان یاسای بودجە مادە 9 پێچەوانەی دەستوری عێراقە ئێمە تانەمە لە دەستوری بوونی یاساکەدا بوو بەڵام کە ئەو تەرکیز دەکاتە سەر خاڵە داراییەکان و بەو هەنجەتە ڕەتی دەکاتەوە ئەڵێ لە اختصاسی دادگای کارژێڕیە ئێمە پێمان وایە دادگای ئیتیحادی لەژێر فشار بووە یان خۆی دزیوەتەوە خۆی پاراستووە لەم کێشە سیاسی نێوان هەرێم و بەغدا لە کۆڵ خۆی کردوێتەوە ئاراستەی دادگای کارژێڕی کردووە. ئەمە هەوڵێکی ئێمە بۆ فراکسیۆنە کوردستانیەکان وەکو بەڵێنمان بە دەنگدەرانمان بە زەماوەری خەڵکی کوردستاندا بکەوە دەدات سوم بکەین بۆ موچە و بۆ بژێوی خەڵکی کوردستان هەوڵی خۆمان خستەگەر و داوامان بەرز کرد بۆ سکاڵامان کردبوو بەڵام بەداخەوە ئەمڕۆ دادگای ئیتیحادی سکاڵەکەی ڕەت کردەوە کەواتە ئێمە ڕێگای دادگای ئیتیحادیمان نەما بۆ بەدواداچوون بۆ بودجەی هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەمێنێتەوە دادگای کارژێڕی دادگای کارژێڕیش پەیمانی ئەو هێزەی هەبێ بتوانێت ئەم کێشە گەورەیە کلاب بکاتەوە.